من خۆی ساڵی 1960 لێرە لە سلێمانی لەدایک بووم گەڕێکی پێڵەن گەڕێکی سەرسەقامێکی لە گەڕە کۆنەکانی سلێمانی ئیتر دوای بەهۆی زوڵفی سیاسیەوە باوکم ماڵەکەی گوازەوەتەوە چووە بە گوندی قەرستان ئەوەی لای شاخی پیرەمەگرونە من قوتابخانەی سەرەتایم لێوە تەواو کردووە دوای هاتوومەتە سلێمانی ناوەندی و ئامادەیم لێرە تەواو کردووە من ئامادەی چووم و ئامادەی پیشەسازی سەناها دوای ئەوە لە مەحەدی نەوت وەرگیرام ئیتر وازم لێنە حەزم لێ نەبوو هاتمەوە تاقیکردنەوەی دەرەکیم ئیمتحانی خارجی پۆلی شەشی ئەدەبی ئیتر بەهۆی ئەوە لە زانکۆی مووسڵ وەرگیرام بەشی پەروەردە و دەنووزانی خۆت پێت خۆش بلەوە بەشە وەرگیرا یانی یەکەم جار نەوەڵڵا بۆ ئینسان ڕازگۆ بێ بۆچی پێم خۆش نەبوو لەبەرەوەی شارەزاییم تیان نەبوو یانی هیچم نەخوێندبەوە لەو بارەوە تەنیا شارەزای من لە بواری هونەرا هەبوو حەزم لە نواندن بوو ئیتر بۆژم بەو نیازش تاقیکردنەوەم کرد لە ئەکادیمی هونەرە جوانەکان وەرگیرام ئیتر نەگیراین بەهۆی زوڵفی سیاسیەوە دوایی ناوەکەمان چۆوانێ بۆ قوبوڵ مەرکەزی و لە زانکۆی مووسڵ دەرچوو بەشی پەروەردە و دەنووزانی هەندێک کەسەوی وەڵا شێتە بچیتەوە قسمە و خەڵک وا تێگەشتبوو لە فیلمی مستەڵی وشتن ئەمەگە باسی ئێستاش ڕەنگ زۆر کەس بە جوانی لەو بابەتە تێنەگەیشت بەڵام بڕاتە بێ ڕۆژ بە ڕۆژە و بابەتانەیەمان خوێن هەر باسی خۆتیە کرد باسی کۆمەلگایە کرد باسی دەروون ئینسانیە کرد باسی کەسێتی ئینسانیە کرد باسی کێشەکان ئینسانیە کرد باسی لایەنە گەشە ڕووناکەکانی مرۆڤ لایەنە تاریکان ڕۆژ بە ڕۆژ لاو خۆشەویستە بوو تەنانەت من و کوڕێک کە هەردووکمان کورد بووین لەو بەشە تەنیا ئەو دوو کوڕە ئەو دوهۆکی بوو لە دوهۆک بوو من لە سلێمانی هەردووکمان یەکەم و دووەمی و بەشە بووین لەسەر هەموو عەرەبەیە تصور کە عەرەبیەکەمان هەر باشیش نەبوو یەو لاین دووەک باشتر بوو لە من بە سلێمانیم دراسەمان بە کوردی بوو عەرەبیەکەمان باش نەبوو دوایەوە لە ماستێر وەرگیرام دوایەوە دکتۆرام تەواو کرد هەر لەم بوارەیە یعنی من لە بۆیە من لە ڕێی بەرنامەکەتانەوە بە گەنجەکانمان ئەڵێم قەت کۆڵمەیە لەوانەیە مەسەڵەن لە پۆلی 12 نمرەیەکی کەم بێنێ خۆتوانی بۆ نمونە کۆلێت شەیە لەو کۆلێت جا بەو نمرەکەمە وەرگیرێ ماستەر دکتۆرا بخوێنی دەتوانانی لەو بوارە کە مەسەڵەن بۆ نمونە بەڕێستان زۆرش پێتان خۆش نەبووە بەس چەند کەسێکی سەرکەوتتان لێ دەرچووە لەم بوارە بێشەی ماخان زۆر شتێ مەرج تۆ یەکەم جار حەزت لێ هەبێ بەڵام مهم بابەتەکە ئینسان لە هەر شوێنێ بەبێ دەنووزانی بزانێ یعنی تۆ مرۆڤێکی ئێستا تۆ جەنابە پێویستە پێێتی وەکو خۆت وەکو خود لە خودی خۆ تێ بگەیت کەسێتی تۆ چییە حەز و ئارەزوەکانت چییە بۆ لە پڕ بێزارەبی لە ژیان بۆ تۆڕابی بۆ عەسەبیەبی بۆ لە خۆ ڕقی لە یەکێکە بۆ یەکێکە خۆش ئەمە وەکو ئینسان خۆت یعنی عالەمێکی تایبەتە ئینسان جا هەر کەسێ خۆی بناسێ خواژە ناسێت دووەم تۆ سبەینێ مەسەلەن جەناب نازانم هاوسەرگیری و کردویانە ئەوی بەدایک کەسێک ترێتە ژیانتەوە کە پێڵێن هاوسەر سایکۆلۆژیتێکی جای هەیە یعنی ژن سایکۆلۆژیتێکی جای هەیە من کتێبێکم نووسیوە لەسەر سایکۆلۆژی ژن و پیاو حەزەکەم لە نابیشت و زۆربەی بینەران بەوەی لە یەکتری تێبگەن هەر کەسێ لە سایکۆلۆژی یەکتری تێبگا ژن و پیاو بڕابێ ڕەژەی تەلاق زۆر کەمە بێتەوانێ اینجا ئەمانە هەمووی ئەگە سویسا جەنابێ لە بوای ڕاگەیاندنە گرنگە شارەزاوی لە ڕاگەیاندنە هەبێ یعنی ئەو قسەی جەناب دەکەی چۆن تەسیری لەسەر بینە دەبێت ئێمە شتێکمان هەیە جەنابێ سەکە قساکەی بەرنامەیەکی وەکو سەرچاوەیەکە نامەیەکی پێ شتێکی پێگەینی بەو خەڵکە دەتوانی ئەو نامەیە بە قورسی و بە مستەڵەحات و بە زاراوی قورس بیڵێ خەڵکەکە تااقەتیان نەبێت بی گۆڕمی خەڵەسە کەناڵی شت ئەشتوانی وای لێ بکەی بەردەوام متابعە و بکاو مەسەڵەن بۆ مناڵەوەی سایکۆلۆژی مناڵ بزانێ ئەبێ و شتانە باسکەی کە لە فەرهەنگی مناڵە هەیە بۆ هەرزەکار ئەی گۆڕی بۆ ژنەی گۆڕی بۆ پێ ئیتر لەبەرەوە لە هەر بوارێک کابی تۆ پێویستە بە دەروونزانی هەیە